ڕۆژگارێک خێر و بەرەکەتی ئەم شارە و ئەم میلەتە بوو بە سەدان خێزان سوودمەند بوون لێ دەیان یادەوەری لای خەڵک هەیە بەڵام ئێستا بووە بە وێرانەیەک و حەقە وەکو ڕەمزێک ئەم بینایە وەکو خۆی بهێڵڕێتەوە ئەمە قسەی ئەوانن کە ڕۆژگارێک لێرە کاریان کردووە چونکە ئێستا چاوی لەسرە کە بکرێتە پرۆژەی بازرگانی کارگەی جگەرەی سلێمانی ساڵی 1956 لەلایەن وەزارەتی ئابووری عێراقەوە لەسەر ڕووبەری 30,000 مەتر دووجا بەردی بناغی دانراوە. بڕی 5 ملیۆن دیناری عێراقی ئەو کاتی بۆ تەرخان کراوە، بەڵام زۆر بەکەمتر لەو بڕەپارەیە کارگەکە تەواو کرا کە بڕەکەی تەنها 1,385,061 دیناری عێراقی لەلایەن کۆمپانیەکی ئەڵمانیەوە بنیادنرا. کارگەی جگەرەی سلەیمانی ساڵی 1956 لەلایەن ئیدارەی انحساری تووتنەوە کە ئەو کاتە بەشێ بوو لە وەزارەتی ئابووری عێراق دەست بە دروستکردنی کرا. ساڵی 1959 پاش شۆڕشی 14 تەمووز موڵکیەتی گوازرایەوە بۆ سەر وەزارەتی پیشەسازی عێراق. ساڵی 1961 ئەم کارگەیە تەواو بوو، دەستی کرد بە بەرهەمهێنانی جگەرە. ئەو کاتە لە یەک شفتی کاردا کە 8 سەعات بوو 3 ملیۆن و نیو جگەرەی بەرهەمە هێنا. پاشان ئەم بەرهەمە وردە وردە زیایی کرد تا لە کۆتاییەکانی ساڵی 1970 نزیکەی 20 تا 24 ملیۆن پاکەت جگەرەی لە ساڵێکە بەرهەمە هێنا. لە پاڵ ئەم کارگەیەدا دوو کارگەی تر کە تاوکەری ئێرە بوون دروست کرا. یەکێکیان کارگەی پوختەکردنی تووتن بوو. لەو کارگەیەدا بەدەستی کرێکاران کە زۆربەیان کرێکاری ئافرەت بوون تونتەکەیان پوختە ئەکرد و ڕەوانەیان ئەکرد بۆ ناو مەعمەل بۆ دروستکردنی جگەرە. پاشان ئەو کارگەیەش بوو بە میکانیکی. ساڵی 1983 کارگەیەکی تر هەر لێرەدا دروست کرا بە ناوی کارگەی ترشاندنی تووتنەوە. بەڵام هەموو ئەم کارانە لە پاش ڕاپەڕین ڕاوەستا. پاشەوە چەند هەوڵێک درا بەڵام هەوڵەکان سەری نەگرت و لە دوا قۆناغیدا ئەم کارگانە و بەشەکانی تری کە سەر بە کارگەکە بوون نزیکەی 2500 کرێکار ئیشیان تیا کرد. دیارە پێش دروستکردنی ئەم کارگە حکومیە چەند کارگەیەکی ئەهلی هەبوون بۆ دروستکردنی جگەرە لە بەغا کە جگەرەکانی غازی و تورکی و لۆکس و بلوکی و ئەمانیان دروزە کرد. ئەمانەش هەمووی بەرهەمەکانیان بە تووتنی خۆماڵی بوو کە لە کوردستان بەرهەم ئەهێنرا کە لە سا 60 ئەو بەرهەمە لە پارێزگای سلەیمانی بوو. بەڵام ئیتر ئەو کارگانەش وردە وردە ئیشیان نەما و پوکانەوە. کارگەی جگەرەی سلەیمانی لە سەرەتاوە جۆرە جگەرەیەکی بەرهەمە هێنا بێفلتەر ناوی جمهوری بوو. پاشان ساڵانی دواییتر یەک دوو مارکەی تر لەوانە سۆمەر بەکارهێنرا هەتا هەنێک لەو جگەرانە هەناردەی دەرەوەی عێراقی ژەکرا. دیارە قسەکردن لەسەر کارگەی جگەرەی سلەیمانی تەواو نابێ بێ ئەوەی باسی ڕۆڵی ئیدارەی انحساری تووتن بکەین. ئەم دەستگایە ساڵی 1939 لەلایەن وەزارەتی ئابووری عێراقەوە لە کاتی حکومڕانی مەلەکیدا دروست کرا. ئەم دەستگایە ئیشوکارەکانی بریتی بوون لە
پەرەپێدان و چاکردنی بەرهەمی تووتن هەر لە تۆوە تاکو بەرهەمەکە پێ ئەگەی و جوتیارەکان گەڵاکانیان لێ ئەکردەوە و وشتیان ئەکردەوە و ئەیان خستە فەردەوە. ئەم بەرهەمە بەرهەمێکی کوشت و کاڵی و بازرگانی و پیشەسازی بوو. ئیدارەی ئینحیساری تووتن هەموو ساڵێک نزیکەی 6,000 دۆنمی لە زەوی تەرخانە کرد بۆ بەرهەمهێنانی تووتن. ئەبوایە ئەو زەویانە لە ئاو هەوایەکی دیاریکراوە بوونایە، چونکە تووتن پێویستی بەوەیە کە لە شوێنێکی فێنکە بەرهەم بهێنرێت. هەموو ساڵێک ئیدارەی ئینحیساری تووتن لیژانی دروست ئەکرد و ئەینارد بۆ هەموو خەزا و ناحێکان بۆ وەرگرتنی تووتن لە جوتیاران لە هەڵەبجە، لە پێنجوین، لە چوارتا، لە ڕانیە، لە قەڵاتزێ، لە کۆیە و هەروەها لە پارێزگاکانی تریش. ئەو تووتنە وەرە گیرا پاش فەحەزکردنی چەند پلەیەکی ئەدرایە لەوانە نایاب کوبرەی پلەیەک، لە دوو، لە سێ و هەر جۆرێک لەو جۆرانە نرخی خۆی بۆ دیاری کرابوو. پاشان تووتنەکە ئەخرایە جۆرە فەردەیەکەوە کاتە پیان و دبالە ئەجۆزرایەوە بۆ ئەمارەکانی تووتن لێرە و لە شوێنەکانی تر. ئەو ئەمارانەش بە شێوەیەکی فەنی دروست کرابوون بۆ ئەوەی شێو گەرمایەکی تایبەت یان دیاریکراو هەبێ لە ناو ئەمارەکانە بۆی تووتنەکە بەڕێک و پێکی هەڵبیگیرێ. من لەم کارگەیە بەڕێوەبەری کارگێڕی بووم کە ژوورەکەمانە کەوتە نهۆمی دوو لە ناوەڕاستی ئەم بینایە. بەشەکانی تریش تابعی ئەوانەی کە بەشی بەسەر کارگێڕیەوە بوون ئێمە ئیشەکانمان ئەبردن بەڕێگا. لەم کارگەیە وەکو هەموو کارگەکانی تر دوو جۆر دەوام هەبوو. دەوامێک هەبوو بۆ کارمەندە بڵێن ئیداریەکان تر ژمێریاری بێ یان کارگێڕی بێ و لە هەشتی بەیانیەوە بوو دەوامەکە تاکو دوی نیوەڕۆ. بەڵام ئەم کارگەیە 24 سەعات ئیشیە کرد لەبەرەوە 3 شەفت کە 8 سەعات بە 8 سەعات. کرێکارەکان زۆر زووتر ئەهاتن بۆ ئەوەی بتوانن لە 24 سەعاتەکە ئەو شەفتانە کە یەک لە دوای یەک ئەهات تەواوی کرد. بەشێکی جیاوازی ئەم کارگەیە ئەوە بوو جگەلەوەی ماگانە هەر کارمەندێک موچەکەی لە کاتی خۆی داوەردەگرت لە هەمان کاتیشدا کارگەکە چەند قازانجی بکردایە ساڵانە بەشێک لەو قازانجا دابەش دەکرا بەسەر کارمەندانی کارگەکەدا. لەو سەردەمەدا ئەوەندە جگەرەکانی ئەم کارگەیە گرنگ بوو ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستانیش دەکرا، تەنانەت ڕەوانەی دەرەوەی عێراقیش دەکرا و لە وڵاتانەوە دەهاتنە ئەم کارگەیە و جگەرەیان دەکڕی. ئەو جگەرانی لەم کارگەیە بەرهەم هێنراون ئەمانە بوون: جگەرەی سۆمەر، جگەرەی جمهوری بێفلتەر، جگەرەی جمهوری فلتەردار، جگەرەی کاخەزی فلتەردار، جگەرەی بەغدادی کارتۆنی فلتەردار، جگەرەی علادینی کارتۆنی فلتەردار، جگەرەی علادینی کاخەزی فلتەردار، جگەرەی چواردەی تەمووز و جگەرەی بێفلتەر و جگەرەی بێفلتەری جمهوری. من بداية لما عملي جگەرە لێرە تعین بووم ساڵی 61 تا 84 من لێرە بووم. 84 بە لوژنەی طبی دەرچووم لە شوعبەی حسابات بووم کە معمەلی جگەرەش شوعبەی ئیدارەی هەبوو
حساباتی هەبوو، مەخازنی هەبوو، شعبەی فەنی هەبوو، وەرشاتی هەبوو، وەرشەی دارتاشی هەبوو، وەرشەی میکانیک هەبوو. ئیتر ئەم قاعەی سەرەوە ئیدارە و حساباتی لێبوو، مەخازنیش مەخزنەکانیان ئەبرد بەڕێوە لەسەرەوە. ئیتر مۆزەفەکان مۆزەفێکی زۆری لێبوو. من فترەیەکی زۆر لێرە مامەوە بووم بە مدیری تەدقیق تا ئەو فترەیە کە لێرە بووم. ئیتر ئیشوکاری ئێرە ڕێک و پێگەڕۆژ و مۆزەفی باشی لێبوو، کرێکار وشتی لێبوو، فەنی لێبوو. ئێجگەرەش شعبەی مەبیعاتیش هەبوو، تەسویق ئەکرا بۆ ئیتر بۆ بەغاو بۆ جنوب و لە ناو شاریش ئەفرۆشرا. خۆی قانونی شەریکات هەبوو، ساڵانە میزانی ئەکرا لە مای سێ یا مای چوارە تەواو ئەبوو. ئیتر کە ئەوانە ئەکرا میزانیەکە دەریەخەت چەنە قانجازە و چەنە سەرف کردووە و چەنە بۆچی کردووە. قانجازەکەش خۆی معامل بۆ خۆی مایەوە، حتا ئەو وەختە پارەیان تەوزیع کرد لە قانجاز بۆ کرێکار و بۆ مۆزەف ساڵانە. لەو پارەیە بێجگەل لەکەوەی کە معاشی هەیە نسبەتێک لەو ڕبحا لەو قانجازە تەوزیع ئەکرا بەسەر کرێکار و منتەسیبی معاملە هەمووی بە نسبەتێک. بەیانیان داوامی ئێمە سەعات 8 بوو، 8 سەعات داوام بوو معامل، حتا مۆزەفیش 8 سەعاتی داوامە کرد تا سەعات 3، 8 بۆ 3 داواممان نەکرد. درەنگ ئیزنیان ناین، ینی داوامەکەمان وا بوو. معاشی ئێرەش باشتر بوو لە جێگاکانی تر، حتا تەرفیع و ئەو شتانەش لێرە باشتر بوو. مۆزەفی معامل باشتر بوون لە معاش لە ناڵم ساڵانەش قانزاجەکە تەوزیع ئەکرا بە نسبەت بەسەر هەموو کرێکار و مۆزەف بە پێی پارەکان. جەلالەغا هەبوو، مدیری عامی چیمەنتۆ بوو، بە وەکالەت دایان نابوو، ئێشتا مدیر تەنێ. ئیتر لە دوای ئەوە مەحموود تەها هەبوو، عەسکەری بوو، کردیان بە مدیر عام لێرە، فترەیەکی 3-4 ساڵ لێرە بوو. دوایەوە حەمەسایی ئەفراسیاو بوو بە مدیر عام فترەیەک، دوایەوەی عەرەبێکیان هێنا فترەیە لێرە بوو. ئیتر ئەگۆڕا مدیر عامەکان، گۆڕانی بەسەرا هات، نەقڵە بوو ئەوە هاتەوەیشکە. ئیتر فترەیەک عەرەب وشتیوایان هێنا. وەختی خۆی بیدایەتەکەی وەزارەتی سەناعە پیاوێکیان هێنا، خەڵقی سویسرە بوو، خەبیری تووتن بوو، ئیشوکاری تووتنیە کرد. ئەو فترەی ئەو ئیشی تیا کرد، یعنی جگەرەکە زۆر مەرغوبی هەبوو، جگەرەی جمهوری. یعنی زەخمێکی زۆری لەسەر بووە، هاتن لە جنوبەوە لەوە. ئەم پیاوە ئیشەکەی زانینی تووتن و خەرمان دروستکردن بوو، خەرمانی لە چەند نەوعێک جگەرەی مەنتیقەکانی ڕانیەی پێنجوونی قەڵاتزێت تێکەڵاویە کرد. حتا بازێ جار ئەیجوو، ئینەکەی ئەجوو، عەجینەکەی ئەجوو تاقیە کردەوە. جگەرەیشی نەئەکوژانەوە، جگەرەی بە جگەرە داویستان، ئەمانەی هەموو زەرد بوو. پیاوێکی زۆر بە عومریش بوو، بەس زۆر بەتوانا بوو، لەگەڵ کرێکارەکانە زۆر تێکەڵاو بوو، زۆر هین بوو. تر خەبیر بوو لە زۆر دەوڵەتینی کرێتتر، بەڵام ئەوەی کە ئەوە بوو کە ئەو هینەی سلێمانی ڕوویە مەنعەتە جەولەکە، ئیتر ئەو ڕۆژنەی ڕۆژ نەهاتەوە. ئەوێ مەخزەنی جگەرە بوو، معامەلی خۆی 3-4 لۆری هەبوو، وەکیل هەبوو لێرە، پارەیان تەسلیمە کرد بەسەرە بۆیانە ناردن. مەسەلا وەکیل هەبوو لە کەرکووک، وەکیل هەبوو لە مووسڵ، وەکیل هەبوو لە بەغا، وەکیل هەبوو لە بەسڕە. ئیتر بەسەرە بۆیانە ناردن. ئیتر ماین جاریە بەریام کەوتایە، 20 جاریە بەریام کەوتایە، یەک بۆیانە نارد، پارەکەیان تەسلیمە کرد و بۆیانە ناردن. ئەوانیش لێیان فرە، حتا لە بەسڕەوە ئەهاتن. لە بیرمە چەند جارێک 1-2 جەماعەت هاتن لەکوێتەوە داوای جگەرەی جمهوریەکەیانە کرد، ئەو مڕەبعەکە زۆر مەرغوب بوو. ئەوانیش چەند جارێک بۆ کوێت بردیان، ئەو ساکە ئەوەنە جگەرەی ئەم ئەجنەبی وشتووان لەو ناوە لە کوێتوانش کەم بوو. ئەم جگەرەی ئێرەیان لا مەرغوبتر بوو. تووتنی ساغ و بێ موشکیلە بوو، ینی جگەرەی ئێرە تووتن بوو. ئێستا ئەم جگەرانی دروستەکەن نازانی تووتنە شتێکی تێکەڵاوەکەن بۆ نیەکتەکەن بۆ ئەوی وەکو تووتن بەکاربێ. ئەو ساکە هەر تووتنی ئەسڵی بوو بەکارهات.
من خۆم بڵێم لە 61ەوە لێرە بووم تا ساڵی 84 مای 3 لە 1/4/84 من تەقاعد بووم و بە لوژنەی طبی دەرچووم بە یعنی ئەوە دەرنەچووم بە عمر و شتیوە بە لوژنەی طبی خۆم واستم کرد و عملیاتم کردبوو دەرچووم. ئیتر لەو ساکەوە من هیچم نەبووە بەم عملیشگەرە نەهاتووم مەگەر بە ماڵمان لەم ناوە بۆ بە پیاسە هاتووم بەم ناوە بینیومە. ئەو ساکە ئێرە زۆر خۆش بوو. حەوز و فاریتیا بوو هەموو ئێوارەی خەڵق هات بۆ سەیری. ساڵی 1970 چەند کارگەیەکی دیکە بە ناوی کارگەی پوختەکردنی تازەی تووتن لە هەریەک لە شارەکانی سلێمانی و هەڵەبجە و کۆیە وەکو هاوکاری بۆ کارگەی جگەرەی سلێمانی دامەزرێنران. کاری ئەو کارگانەش تووتنیان پوختە دەکرد و دەیان نارد بۆ کارگەی جگەرەی سلێمانی. ئەو ئامێرانی کە لەم کارگەیەدا کاریان دەکرد زۆر پێشکەوتوو بوون. یەکێک لەم ئامێرانە لە ماوەی 1 خولەکدا 4,000 جگەرەی بە فلتەرەوە دەرکردووە. جگەلەوەش 2 جۆر جگەرەی فلتەرداری بە ناوی سۆمەر و بەغداد تەنها لە 1 ڕۆژدا 14 ملیۆن جگەرەی بەرهەم هێناوە. ئەوە بەشێکە لە مەکینەی جگەرە. ئەوە طبعاً سێ چوار بەشە سێ چوار پارچەیە کە مەکینەی جگەرەی دروستکراوە. ئەوە بەشە ڕئیسیەکەیەتی کە جگەرەکەی لێ دروست دەکات جگەرەکەی دەرەکرد ئەچۆ قسمی فلتەرە ئەوەی پشت ئەمە بەرزەکە ئەمە جگەرەیە خستە ناو هینەوە. جگەرەکان کە دروست دەکرا خستە ناو هینەکەوە سینیەکەوە کە بینێرە بۆ تابیا و بیکا بپاکەت. هەر ئەم مەکینەیە ماوە لێرە ئەوانیکەیان هەموو بردوتە دەرەوە فرۆشتوانە. طبعاً ئەمە مەکینەی جگەرەی ئەساسیەکەی معمەلی جگەرەیە. ئەمە مەکینەیەکی ئەڵمانیە هاونی پێ ئەڵێن هاونی وێرک لە 4 بەش پێک هاتووە. بەشێکی یەکەمی سنووقەکەەوە سنووقی تووتنی زنجاوی تێئهێنا ئەو جیهازە تووتنەکەی وەرەگرت کە مەشینەکە جگەرەکەی سنووقەکە تووتنەکەی کەمە بووە ئەوە عازی وەرەگرت تووتنەکەی بە بۆری لە قسمی سایلۆ ڕاکێشا بۆ ناو ئەو سنووقە و دامەژەی کردەوە بە جگەرە. ئیتر ئەمە جگەرەکەی دروست دەکرد. لێرەوە ئیتر کاغەز و ماغەز و لێ ئەبەسرا کاغەز و شت کاغەزی جگەرە هێن بوو بەکرەی گەورە بوو بەمهێنا ئاهات و لێرەوە ئەچوو ئێرەوە لێرەوە ڕۆیشت ئەمە هیتەرە بە سەمغی لێ لەوێ ئەڕۆی لەوێ جگەرەکەی ئەبڕی پارچە پارچەیە کرد ئەجینا خۆی بە شرێتێکی درێژ جگەرەکە دروست دەکرد لەوێ ئەچوە سەر ئەو قسمە ئەوە قسمی فلتەرە فلتەردا ئەنرا لەسەرەوە فلتەرەکە ئاهاتە خوارەوە ببێ پارچە پارچە ئەکرا ئەخوارەوە سەر جگەرەکە غەزە زەردەکەی پتێوە ئەپێچرا و ئەچوە ئەوە هات بۆ ئێرە بۆ ئەو قسمە جگەرەکە هاتە ناو ئێرەوە ئەمە ئەو بەلەمانەی پڕەکرد پێمە لێرە پێیان وت بەلەم بێنێکی 4 گۆشە بۆ قەف وەکو هین وابوو وەکو سینیەک وابوو ئەچۆ خوارەوە لە خوارەوە کە پڕە بوو ئەچۆ دەرەوە لێرەوە هاتە دەرەوە ئەچۆ دەرەوە لەیتر ئەیان برد بۆ تعبیە بۆ ئەو بەر ئەم مەکینانە تقریبا 4,000 جگەرەیان دەرەکرد لە 1 دقیقە بە فلتەرەوە. هەژنە مەکینەی واشە بوو لەمە حسابی کە چەندەکە 4,000 جگەرە طبعاً قسمێکیشی هەبوو بە تەلاف ئەکەوت دوای نەربۆجی قسمی هەڵوەشاندنەوە و تووتنەکەیان هێنایە بۆ بیکەنەوە بە جگەرە
الزار مشينا أوستا بس قدنا همو معمل مزارك بهين بحب بهوي هنا وخلالو اشتونا واستوى بس الآخر أخرى معمل آية التوزيكا مواد احتياطي مواد أولي قران بون حكومتنا يكري معملك ورده يتر برونا ما نروش أجنات أقر ما وشتانا هبوا معمل قدنا وستا لها مو عراقي بس زور يعني لجقريتر زور رغبتي زيادة بو توتن نعلم لا دروا لا دوا لا كهين أكراد دعي فحص كذني رابع انحصار ونازل أمان جهنا يتر هاد وإيرا أنكري يعني معمل أي كري مخزني جورا ما نهبو ليرا خزنا كرا يتر أو توتنا كارا كرا بو جيرا جار بعض هني دروش هذا جيري هني جيري توتني نوعي بعشو بوي نوعي جيرا كبور بعد دسيبر اشتاق كوما شينيغا اشتاق دسيبري خاصة خانيني تابو مستوصفي تابو إيرا تداوي أولي بو أكرا أقر في بيستي بخاصة خانة بو أبرابو خاصة خانة دو 2451 کارمەند لەم کارگەیە کاری کردووە کە ژنان ڕۆڵێکی گرنگ و کاریگەریان هەبووە لەم کارگەیەدا بە شێوەیەک کاریان کردووە کەس گلەیی لیان نەبووە ئەوانەشی لەم کارگەیە ساڵانێکی دوور و درێژ کاریان کردووە باسی و ساتانە دەکەن کە چۆن هەموو 19 مانگێک موچەکانیان لە زەرفێکدا وەرگرتووە. ئێمە لە ساڵی 1970 من لەم کارگەشتگەرەیە ئیشم کردووە. لێرە کۆمەرە کرێکار و فەرمانبەری باشی لێر بوو ئێمە خۆمان لە بەشی سیانەی میکانیک ئیشمان کردووە. ئەم سیانی میکانیکە کۆمەڵێ فەرمانبەری باشی تقریباً 12 کەس بووین. لێرە 3 شەفت کرێکار و مۆزەف ئیشێ کرد. ئەم کرێکار و مۆزەفانە لەبەرەوەی کەوا ئینتاجێکی زۆری هەبوو. ماشەڵڵا ئینتاجەکەی زۆر بوو لە تووتنا کە ڕۆژانەمە و تووتنیشتانەمان بووە هاو لە دەرەوەی شارەوە. تووتنەکان ئەمانە کۆمەڵێ لیژنەمان هەبوو ئەو لیژنانە سەرپەرشتی تووتنەکانە کرد لە باش و لە خراپە لە دەرەجە ئەی 1 و 2 و 3 و ئەمانەمان هەبوو ئەمانە جیانە کردوانێ. ئێمە لەو قسمەی خۆمانە تقریباً 12 کەس ئیشمان کردووە. ئیشەکانمان چی بووە؟ ڕۆژانە کرێکارمان هەبوو ئەو ئافرەتانە لەسەر بەندەکان بن. ئەو بەندانە ئافرەتەکان کە دانیشتن هەر یەکە و کۆمەڵێکی زۆر تووتنی لەبەردەستا و بە فەردە ئەم تووتنانە شیە کرایەوە ئەوەی کەوا خراپ بواە پیس بواە ژیاکرایەوە لە تووتنە باشەکەشی ئەوەش بەجیا ڕەواناکرا جا لە لەودی و ئافرەتەکانەوە ئەم بەم جیهازە ئەڕۆی کەپسمان هەبوو ئەو تووتنانە کەپسەکرا ئەوەی کە باش وایە ئەوە بەجیا ڕەوانەی شوێنی شکاکران مەغزەنمان هەبوو لەوێ بۆ کۆمەڵێکی کا هاتن لە دەرەوە ئەو ئەیان برد. ئەجا ئەم ئافرەتانە بەڕاستی لەسەر ئەو شوێنانیکەی خۆیان کە ئیشیانە کرد یعنی هەر یەکەوە بە ڕۆحەتێکی پاکەوە زۆر بەجددی بەڕێک و پێکی ئیشەکانە کرد بەلەو چاودێریشان هەبوو بەڵام خۆیان ئەمنە بە پاکی و بەڕێک و پێکی ئیشەکانە کرد کەس گلەیە لیان نەبوو. دا لەگەڵەوە ئەم کارگەجگەرەیە یعنی تە نیۆڕوانیشی لێ ها دەوری سەعا 11 ئێمە مەتعەمێکمان هەبوو چێشخانەیە لە خوارەوە چێشخانەیەکی پاک و تەمیز کە کاک عومەر دڵپاک ئەو کاتە مەسوولی مەتعەمەکە بوو. ئەچین لە خوارەوە نانیانە خوارد تقریباً سەعات و نیەک مۆڵەتمان هەبوو ئەچین نانەکەمانە خواردی هاتینە سەرەوە هەر یەکەوە هاتەوە سەر ئیشوکاری خۆی یعنی ئیشەکانمان هەموو وەکو سەعات ئەڕۆی بەڕێوە دوای ئێمە دوای سەعا 1 و 2 شەفتێکیکەمان هەبوو شەفتمان هەبوو تا ئێوارە شەفت هەبوو لە شەوە تا بەیانی ئیشمانە کرد. ینی ئیشەکانمان هەموو لە کات و جێگە و ڕێگەی خۆیان بوو ینی گلەیمان نەبوو حەوافزمان هەبوو حەقیەوەی کەوا بڵێن ئینتاجێکی جوانمانێ حەقیەوەی کەوا بڵێن ئیشێکی جوانمان کردووەمانە ینی ئیشەکانیشمان دیار بوو یعنی ئەو تووتن و ئینتاجێکە هەمان بوو ینی بەرەکەت بوو دیار بوو کە ئێمە ئیشەکان من چەند بەڕێک و پێشی ئەچێ بڕێوە بە حەقی ئەوە یعنی بەڕاستی حەوافزمان هەبوو
ڕۆژانە لێرە ینی خزمەتی کەمانەکرا شیریان یاینێ بێژگە لە مەتامەکە خواردنی باش گۆشت و مریشک و ئەو شتانە هەموو وەرمانەگرت دوای ئەوە لە کاتی موچەیانە موچەکانمان هەموو بە زیاوە وەرەگرت هەموو نۆزەی مانگە ئێمە ئەچی موچەکانمان بۆ خرا زەرفێکە و ئەدایێتە ڕاکەڕاکەوەم لاولا نەبوو یعنی هەموو شتێ لە کات و جێگەی خۆیان بوو ئێمە لەسەر و ئەوەشەوە ئەم ئافرەتانەی کە لێرە ئیشیانەکە چەند دەست ڕەنگین بوون ئەوەنەش ڕۆحی کوردایەتیان تیا بوو یعنی بەڕاستی ئافرەتەکان لێرە هەموو ئەو ئافرەتانە زۆر پیرۆز و مقەدەس بوون لای ئێمە ئەو کۆمەڵە شەهیدەی ئێمەش لەوانەگەکو ئەرزم کردن ئەبەی ئایشێ بەڕاستی ئەویش قارەمانێ بوو لە ناو کارگەجگەرە هاتن فڕانیان و بردیان و کوشتیان دوای ئەوە شەهید عومەر میرزا ئەویش قارەمانێکی ئەم کارگەجگەرەیە بوو شەهید حەمەشکور هاوڕێیەکی خۆشەویستی ئێمە بوو بەڕاستی یەکێ بوو لەو قارەمانانی کە خۆڕاگر بوو یعنی یەکێ بوو لەوانەی کەوا زۆر ئازانە بێوەرانە ئیشێ کرد ئیشەکانی بەڕاستی هەمیز دیار بوو و خۆم چەند جار لەگەڵ ئەم لاولاممان کردو ڕۆشتین ئەومان کردووە یاهاتە لەناو کارگەجگەرە بیبن ڕای کرد و دواییش هاتەوە گیراکە گیرات ئەوە بوو لە سێدارەیرا یعنی بەڕاستی قارەمانێک بۆ ئەمانە نمونێ بوو لە قسمەکە لەگە خۆمانە بوو لە ناو خستمی سییانەی میکانیکە لە ساڵی 1986 من لەم کارگەجگەرەی گیرام کە گیرام لێرە تەمە لەسەر ئەو برادرانەمە گیران کرێ کار و مۆزەفەکان پیان زانی کەم بەچی تەعزیب و لیانێک منیان گرت ئەمانە هەر هەمویان لە کار وەستان ئیشەکان دەستیان لەسەر بەندەکان و لەسەر ئیش و کاری و هەریەکە و لە قسمی خۆی هاتە دەرەوە و ئیشەکانە وەکو مانگرتنێکی گەورەوتیان ئەم کوڕەبەر نەبێ ئەمە بە هیچ شێوەیە ئیش ناکەین ینی بەڕاستی بە زۆر دوای چەند سەعاتێک بە زۆر خسییانەوە سەر ئیشەکانە ئیشەکانی چەند بەنابەتڵی ئەکرانم ئەو کوڕەمانەوێ ینی بەڕاستی ئەمە ئەمەنا خۆمان حرمەتی خۆمان پاراستە بوو ئەمەە خەڵک ئێمەی ئەناسیکەوە لەم کارگەجگەرە ئەمە چین و چیەکەین و چی ناکەین ئەم بینایشمان ئەمە کۆمەڵی قسمی لەسەر بوو ئەمە لێرە ژووری زەراعەکان بوو ئەمانە لە زەراعەکان بوو ئەمانش متابعی ئەو توتن و ئیش و کارەکانیان نەکردکەوە ئەو ئافرەتوشتانە لەسەر بەندەکان ئیشیانە کرد اینجا بەندەکانمان ئەمە کۆمەڵێ هینی هەبوو کەپس و ئەوانەمانە بوو ئەوانش هەریەکەوە بڵێن شوێنی تایبەتی خۆیانە بوو ژووری مەغزەنمان هەبوو ئەمانە لێرە ئەمە مەغزەنیش بوو ئەو توتانەی لێرە کە لە کەپسەکان ئینتاژە کرا و دەرەچ و لێرە لەم مەغزەنە هەڵەگیرا بە گوێرەی ئەو دەرەجەیی کەوا جیا کراوەتەوە ئافرەتمان هەبوو یان پیاوی لێ بوو لێرە تەمەنهینی هەبوو بۆیە وشتی لا بوو ڕقەمەکانی لێە ئەمە ڕقم ئەیە یەکە دووە سێە تێگەی جا لەو لاوە هەمان بوو بەشی چەمەرەکان بەشی چەمەرەکان ئەمە چی بۆم چەمەرانە ئەم توتناریانە خسە ناو بە جوێنەکەەوە ئەیان خسە ناو ئەم چەمەرانەوە چەمەرێکی گەورە بوو توتنەکەی تیا ترشاندنی توتنەکە لێرە خاوە کرایەوە شیە کرایەوە لێوە ئتر دوایی اینجا کەپسەکرا کە کەپسەکرا ئەیەنرا بۆ سەر بەندەکان بۆ ئافرەتەکان بۆی ئەوان لەوێ ئیشی لەسەر بکەن هەمووی کولی ئافرەتی 4 چقۆی لا بوو فەردەکانی لەتە کردووەمانە ئەیبرد لەو لامانەوە ژووری بەشی کارەبایی بوو بەشی ئێمە سییانەی میکانیک بوو لەم لاوە بڵێ مەغزەن بوو یعنی ژوورەکان هەمووی لە ناو کارگەجگەرە هەمووی تەوزیع کرا بوو لەو لامان بەشی بەڕێوەبەر بوو کاکەمال عەزیز لەگەڵ کاکامەرانە ئەمانە بەڕێوەبەری ئینتاجی و بەڕێوەبەری فەنیمان هەبوو ئەمانە ئەوان شەر لە شوێنی خۆیەوە بەتابعی ئیشەکانی ئێمەیانە کرد ئێمە ژانی بەڕاستی کۆمەڵێ فەرمانبەر و مۆزەفی چاک و کرێکاری باش هەموو ئیشی خۆمانە کرد و ئیشەکانمان هەرێکە و بڵێن چۆن لە سەسکەی خۆی لە وەکو سەعات ئیشی خۆمانە کرد بەبێ هیچ کەم و کوڕیەک هیچ کێشەیەکمان نەبوو سپاس بەخوای گەورە یعنی ئیسا ئەمە و فەخر و شانازیەکەیکەین وەختی خۆی هەمان بووە بۆی کە لێرە بە شانازیەوە ئیشمان کردو ئیساش کە بەلایەم کارگەجگەرە ڕێمە گریانمانەیە بۆ ئەو وەسا کە وەختی خۆیمە چۆن ئیشمان کردو چەند دڵسۆزانە ئیش کراوە ئیساش ئەوە بە وێرانەیە بینی ئەمە خەفەتێکی گەورە کارەسەتێکی گەورەیە بۆ ئەم شارەش نەکرد بۆ ئێمە یعنی بەڕاستی ئەم بینایە حەقە وەکو ڕەمزێک بهێڕێتەوە چەند جوانە ئەم بینایە کە وەختی خۆی کوتی ئەم شارەی لەسەر بوو یعنی شاری سلێمانیە بەڕاستی کە نیوەڕان سەعات دوو شویتەکە لای خەڵکی زانی سەعات دووە لێتە پێویست بە سەعاتیش پێ نەبووە زانی سەعات دووە هەموو کرێکار و مۆزەفە بووی تر لێرە پاسمان هەبوو لێرە بە پاسەکان نیوەی بڵێن زیاتر بە پاس ئەڕۆشتەوانێ هەر یەکەوتر بۆ ئازادی بوو کە ئوساخانە قوڕەکانیان پێوت بۆ کانێسکان بوو بۆ سەرشەقام بوو بۆ شوێنەکان بوو هەر یەکە و پاسی خۆی تایبەتی خۆی هەبوو ئەتر هەج بوو تاکەیەکی کەم سیارەی خۆی پێ بوو ئەجا خەڵک هەمی بە پێ ئەڕۆشتەوانێ
یعنی بەڕاستی ئەمە ڕۆژانێک بوو زۆر خۆش بوو بەلامانەوە لە زمانی سەدام و ژیان سەخت بوو بەڵام ئەو کاتە قوچیەکەی ئەو کاتە ئەوە خۆش بوو کە ینی ڕێرە هەموو چینی توێژەکانی یەک بوو خەڵکمان هەموو یەک بوو چەند ئەم سەناعیەکمان هەبوو بەڵام ئەوانیش لە سەرو خۆیان و دڵسۆز بوون یعنی شتی ناشرینە ناکە بەرامبەر بە کرێکار و مۆزەفەکان ئێمە زۆر پێ خۆشحاڵ بووین ئەو کاتانیانی بەڕاستی ئەم قسمانەکە لە ناو کارگەی جگەرا هەریەکە بڵێن شوێنی خۆی تایبەتی خۆی هەبوو ئەمانە هەریەکە لە شوێنی خۆیەوە هەستا بە ئیش و کارەکانی خۆی یعنی هیچ کەم و کوڕیەشی نەبوو پێویست بۆ ناکات چاودێریش نەکرایەنە ئەوان ئیشەکانی خۆیان نەکرد. توتنەکە ئەمنە ڕێکوپێک و جوان وەرە گیرا لێرە ئەو جوتیارانێکەوە لە دەرەوەی شار کە توتنەکانیان بۆ هێناین دیدە بە حەق و حسابی خۆی ڕۆژانە وەرە گیرا ئەمنە توتن و ئینتاجی جوانیان بۆ هێناین بەڕاستی ئێمەش لێرەکە وەرمانەگرت لێرە لە ژیرۆ ئیشەکانی تیاکراوەمانە یعنی کە دوای ئەوەی کەوا جیاکرایەوە لە چەمەرەکان و لە کەپسەکان و لە ترشاندی توتن و لە هەموو بەشەکانمانە لێرە ڕۆژانە کەپسەکرا هێنرایە دەرەوە لێرە چەند کرێکارێکمان دیاری کردبوو تەنها بۆ بارکردنی ئەو توتنانێکەوە لێرە بارەکرا بۆ ناو سیارانی کاچێ بۆ دەرەوەی شارە. دوای ڕاپەڕینی ساڵی 1991 جگەرەیسان یەکەم جگەرەی کوردی بوو کە لە سەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان دروستکرا لە ساڵی 2001 تا 2003 بەردەوام بوو دواتر بەرهەمهێنانی ڕاگیرا. ماوەی چەند ساڵێکە چاویەوەی لەسەرا شوێنی کارگەی جگەرەکە بکرێتە پرۆژەی بازرگانی و ئەوانەشی ڕۆژگارێک لەم کارگەیەدا کاریان کردووە گریانیان دێ بۆ کارگەکە و دەڵێن ئێستاکەوا دەیبینێن خەفەتێکی گەورەیە بۆ ئەم شارە هەروەها دەشڵێن حەقەوەکو ڕەمزێک ئەم بینایە بهێڕێتەوە. جیازێکی تەبع لێرا بوو جیازی گەورە بوو زۆر لەولاش لەو چەقۆیەشی لێ بوو و منیشم لەسەرەکەت چەقۆکە ئەو لاتریش جیازێکی لێ بوو هەروەکم جیازەوە بوو سێ جیازی لەو سەر بوون یە ڕۆنیۆ بوو باشە ئالاشە چەقۆیەشی لێ بوو و مەکینەی چەقۆ بۆ ویشت ئیتر ئەو تەرتیب حەڵوفەکە بوو ئەو ژووری تەرتیب حەڵوف بوو ئاوە شتەکانیان لێوە بەس خاڵبەکانی قایمەکان قایمەی ڕەواتب بوو قایمەی ئوسوڵاتی دایرەکان بوو ئەو شتانەمانەکرد گەڵۆزی جگەرەمان لێ دروست دەکرد ئێمە مەجێمانێژ ئەوان نەبوو کاکە ئەجزەی تیا بوو هادیم بە سەردان ئێستا نازم بۆ بە ساحەی یاری ئەو معاملە جوانە چی لێ هات بەداخەوە ئەم معاملە جوانە ئاوای لێ هات 200 مندسیب 300 مندسیب ئالە معاملە نانیە خوارد حەوافیزمان نەبوو ئەرباحمان نەبوو معاشی باش ڕووزی پاکەتێکمان هەبوو ئەوە لە باڵیان ناوە يا الله مجموعة بلاد مجموعة خشك ومداوم معنا كده لساعة هشت وداوم معنا كده حتى ساعة دو إذا ساعة دو رشيناني وزبي دوم هات وزبي دوم ساعة دو هاتن وساعة ديشو إذا كان معنا كده بجوري إنتاجية كبيرة بوو ولازم ده 15 ساڵ ده 15 ساڵ ئێرەم نەبینیوە ئێستا مێگەم ڕۆژ ماتوم بۆ ئێرە ئیتر هاتنی چی وێرانەیەکە بۆ خۆی بەداخەوە ئەم کارگارنیان ئاوا لێ کرد وێرانیان کرد وێران
ناگەر ئێرە کۆرە ئەلبیسەکە معمەلی شەکر چیمانتۆکە ئەی کاکە جانەوە ئەوەمی خەروبەرەکەتی خەڵک بووە جگەرەی جمهوری دەرەچوو مەفرای ئەوە نەکەوتم ئینجا دوای ئەوە بوو بە سۆمەر اینجا بووە بەغا سێچۆ ناوزگەری دەرەکەت بەغای چیس و بەغای مەخەبا سۆمەرەکەش هەروە بوو سۆمەرەکەش مەخەبا بوو هیچ چیسیش بوو قڕم ئێستا ئێرە بینی قڕم پڕێ دەگریان یعنی سەعیبنە وایڵێ ئالیا شیوەن مەکرد معلەسە بۆ معمەلە ئەوەی لێهات خێروبەرەکەتی ئەم شارە بوو خێروبەرەکەتی ئەم میلەتە بوو یانمان لێ خوارد 120 دینارمان وەرەگەر وەکو مەریکە ژیاین 120 دینار هەر تەواو نەبوو وەڵڵی پارەیە تێڵی چی لەگەڵ ئەمانەیە بەشەکەی من 25 بووە 20 کەس هەنگیا بووی چواردەی پیا بوو لە 12 کشی ئافرەت بوو یادیکاریمان زۆرە بە دڵێکی پڕەوە و بەگریانەوە باسی ئەو ساتانە دەکات کە لەم کارگەیەدا کاری کردووە بەداخەلەوەی ئەم کارگەیە کراوە بە وێرانەیەک چونکە ئەو کارگەیە ڕۆژگارێک خێر و بەرەکەتی ئەم شارە و ئەم میلەتە بووە. یا الله ئەم مەکینەیە لە جۆری هاونیە دروستکراوی ئەڵمانیایە لە ساڵی 1976 دروستکراوە توانای بەرهەمی 2500 جگەرەیە لە دەقەیەکە و بەم شێوەیە کارەکە توتن لە سایلۆوە دێکە ئامادەکراوە بۆ دروستکردنی جگەرە دێتە ئەم سایلۆیە بە ڕوتوبەتی لە 10 بۆ 11 لێرەوە پاگەکرێ ئەگەر بەردێ بزمارە شتێکی تیابێ لێوێ جیا ئەکرێتەوە پاشان لە ڕێگەی هەواوە دێتە سەر ئەم بەکرەیە ئەم بەکرەیە تووتنەکەی پیادێت لێرە کاغەزی جگەرە ئەبەسترێت لێرەوە دەست پێکە ئەم تووتنەیەتە سەر کاغەزی جگەرەکە ئەم قەباغەی بۆ دائەنرێت کە ئەدرێتەوە سەری کاغەزەکە وەکو حرفی یولێت و تووتنەکە داخە لێرە ئەمە بۆ ڕێخستنەوەی جگەرەکەیە باریشی و ئەستوریەکەیەتی ئەم جیهازە هی سەمغەکەیە سەمغەکە لە لایەکی جگەرەکە بۆ ئەوەی ئین ببێت لێرە بە تەواوەتی تایمی بڵێن تیرەی جگەرەکەی پێ ئەکرێت بۆ نمونە ئەبێ ئەوەنە ملیم بێت تەواوی تر جگەرەکە دائەخرێ لێرەیە خڕ ئەبێتەوە بڵێ نەبێ بە سلندەر و تووتنەکەی تایە ئەمە وەکو ئوتو وایە گەرمیەکە بۆی وشک بێتەوە ئەو سەمغە چووکە خۆی نیشاستەیە کە لێرێ خۆراکیە نابێت سەمغێکی تری لێبیت لێرە دوای ئەمەیەتە سەر چەقۆکان چەقۆکان کە لەژێر ئەم کەڤەرایە ئەمە ئەگەر هەڵبیرێتەوە ئەوە چەقۆکانە ئەو چەقۆیانە جگەرەکە ئەبرن بۆ ئەو درێژیەی کە پێویستە لە ڕێگەی ڤاکیۆمەوە ئەدرێتەوە سەر ئەم دشلیانە دشلەکان لێرە یەک جگەرەی لەسرە ئەم بەشەی سەرەوە فلتەرەکەیەتە خوارەوە فلتەر تەبان بەبێ بەرگ یەکەم جار فلتەرەکە ئەبڕێت چەقۆکان فلتەرەکان ئەبڕن هەر فلتەرێک ئەبێ بە 6 بەشەوە
هەر بەشەی لەگەڵ کاغەزەکە کە بۆی ئەبڕێ لەگەڵ جگەرەیە کاجووتە بێت دێتە ئێرە کە سەمغی لێدرێت لە دوای ئەوە کە سەمغی لێدرا جگەرەکان ئیتیجاهیان زیادە یعنی با بڵێن دوو فلتەرەکە بەیەکەوەن جگەرەکان ڕویان لەوێ کردووە بەڵام لێرەیە ڕێک ئەبێتەوە ئەلێرەیە جگەرەکان هەمووی فلتەرەکانیانە بێ بە یەک ئیتیجاه و دەمی جگەرەکەشە بێ بە ئیتیجاهێک دێ لێرە ڕیز ئەبێت بەم خەتا دێت ئەمە وەکو سکە ئەمە قەباغێتی بۆەوەی کە قایشەکە پاڵی ئەنێ بەرز نەبێتەوەین بێت لەوێ سەبەتەیەک دانراوە هەموو سەبەتەیەک حدودی 2500 جگەرەی ئەگرت ئەم 2500 جگەرەیە ئەوە کە پڕەبوو سەبەتەیەکی کە دانرا جگەرەکە ئەبرا بۆ جیهازی تعبیە اینجا ئەیکردە ناو پاکەتەوە و دوایە کرا بە گڵۆس و ئەکرا بە کارتۆن ئامێرەکانی ئەم کارگەیە مۆدیلیان زۆر کۆن بوو ئێمە لە هەرە مۆدیلە بەرزەکەی مۆدیلی هەشتاویەک بوو ئەو کاتە وەزارەت بڕیارمانە بزانین چی بکەین ئەم ئامێرانە نوێ بکەینەوە گۆڕانکاری تیا بکەینەوەوانە ئەو بوو لە ڕێگەی فاکسەوە توانیمان لەگەڵ شەریکەی هاونی کە دایکی هەموو مەچینەکانە هەمووی لەوێ کڕاوە قسە بکەین دوای چەند محاولەیەک وەڵامیان داینەوە بە دوجار سێ ئەندازیاری پسپۆریان هاتە ئێرە کارگا هەموو ئامێرەکانی بینی کە ئەمە کاتە 12 مەچینەمان هەبوو ئی دروستکردنی جگەرە چەندە ئامێرێکی تعبیەمان هەبوو بڵێن تێکردنی بۆ کارتۆن و پاکەتۆوانە بوو کە هاتن دوایەوەی هەفتەیەک لێرە بوون و تەقیمی هەموو ئامێرەکانیان کرد بەڕاستی بە ئێمەیان وت کە ئەم مەشینانە تازە بەسەر چووە پارچەی نەماوە و وەرشەی چاکردنی نییە لە هەموو ئەوروپا وتیان دوو ڕێگەتان لە بەردەمایە ڕێگەیەکیانەوەی ئەم ئامێرانەمان بۆ بنێرنە نەمسا وڵاتی نەمسا یەک وەرشە لەوێ هەیە پارچەکانی بۆ دروست بکاتەوە جارێکیکە و ئەوەش بەبێ مەساریفی بردن و هێنانەوە حدودی داوای 600,000 یورۆیانە کرد بۆ هەر مەچینەیەک بە هەمان توانا کە 2500 بەڵام تەرحێکی تریان بۆ کردین کە ئەوەیە ئەگەر بێت و ئێمە ئەمانە هەمووی بفرۆشین ئامێری تازە بکڕین ئەو کاتە ئامێریان هەبوو حدودی نرخەکەی لە 1,200,000 بۆ 250,000 یورۆ بوو کە توانای بەرهەمی 28,000 جگەرەیە لە دقەیەکە کەەوە یعنی توانین مەچینەیەک بەقەدەر هەموو مەچینەکانی ئێمە بوو بەڵام ئەوە بووی تر سیستم لە بەغا گۆڕا و عێراق کرایەوە بەرامبەر بە بازار ئازاد بوو لە هەموو لایەکەوە جگەرە هات ئێمە مقاولی تازە با بڵێن کە عقدی کردووەمانە هەرچی حساباتێکمانە کرد پاکەت کارتۆنی جگەرە لە بازارڕە بە $15 و $20 هەیە بەڵام ئێمە بەلایانی کەم و $80 تێچوو لەبەرەوەی نێتوانی ئەم جگەرەیە ساخ بکاتەوە بۆیە ئەوانی ژوازیان هێنا ئیشەکە سەری نەگرت بە نەتیجە حکوومەتی هەرێمی خۆشی توانایش پێکردن و کڕینی ئامێرەکانی نەبوو مایەوە کارگە هەتا ساڵی 2007 ئیتر بڕیاری لێرا کە ئەو کارمەندانە لە شوێنی کە سوودیان لێ وەربگرن لە دایرەکانی کە و هەڵبوەشێتەوە و ئامێرەکانی لە ڕێگەی مزایدەی عەلەنیەوە فرۆشرا و بەو شێوەیە کارگە کۆتایی پێهات و ئیتر دوای ئەوەش هیچ شتێک نەما گەنجینەکان و موادی احتیاطی هەبوو کە بڵێن کاغەز و کارتۆنەوانەش هەر بە عینەشت بە ڕێگەی یاسایی بە موافقاتی وەزارەت ئەنجومەنی وەزیران فرۆشرا. ئێستاش بەشێک لەو ئامێرانە لە ناو کارگەکەدا ماونەتەوە و هەوڵیش دراوە چاک بکرێنەوە بەڵام هەوڵەکان سەرکەوتوو نەبوون و بۆیە دوجار بەم شێوازە کۆتایی با چیرۆکی کارگەکە هاتووە و ئێستا کراوە بە چەند بەشێکەوە بۆ گەنجان بەڵام هەمووان لەگەڵەوەدان ئەم کارگەیە وەکو ڕەمزێک بمێنێتەوە و نەکرێتە هیچ پرۆژەیەک و وەکو خۆی بمێنێتەوە. ئەمە یەکێکە لە ئەوەلیاتی ئەو کارمەندانەی کە هی خوێی یۆدی بازیانە ینی بەڕاستی ئێرە ئەم شوێنە ئەو کارگانەی کە هی حکوومەت بوو هەڵوەشانەوە و کارمەندەکانیان نەقڵکرا هەرچی ئەوەلیاتیان هەبوو لەم مەخزانانە دانرا ئەوەی ڕاستی بێ مەخزەنەکانی ئێرە چووکە کارگەر نەما و توتن نەما چۆڵ بوو ئەو ئەوەلیاتانە لە گوێنیا لە دۆسیە هەمووی لێرە دانرا بەڵام دوای ئەوەی کە مڵکایەتی هەموو کارگەی گەرەکە درا بە وەزارەتی ڕۆشنبیری ئیترەوان دەستیان کرد بە تەعمیرکردن و گۆڕانکاری لە بیناکانە
ئەم دۆسیانە هەر جارە و لە شوێنێک کۆکرایەوە بە نەتیجە شوێن نەما هەڵبژیرێت ڕاستی ئیتر بۆیە هەمووی وە زۆربەی فەوتا و بڵاو بۆتەوە بۆ ناوانەیە زۆر کەسی جێستا عوداڵێتی بەڕاستی ڕۆژانە خەڵکمان بۆ دێتەوە لە دایرەکانی کە فەرمانێکی وەزاری نوقسانە یانی فەرمانێکی ئەنجومەنی وەزیرانی نوقسانە هی دامەزرانەکەی لە خانەنشینی بۆی ناکەن لەبەر ئەو هۆکارە ئێمەش هیچ ئەوەلاتێکمالان نەماوە بەداخەوە هەندێک ماوە لە ژوورێکە دامان ناوژ لە گوێنیا تێکەڵ بۆ بە یەک کەس نازانێت کێ.